گلاف هر دم جگولیته اوینداری جوینیته سلاوین تا جهستیته دمینم از هەڵبەستوانێک کورد سمک و بۆتانی ئیر و پورتوکاڵخۆی چاران بە ناوێ وڵاتێ ڕۆژێ لە هەولێرە پەیتەختە هەرێما کوردستانی ئیمزا کرد و ji ئارکێرە بەحسا ناڤەرۆکە پورتوکاڵخوا کرد و گوت پرتوکامنا چارم بناوێ وڵاتی ڕۆژێ ji 120 لا پەراپێکتێ بیە دو بەشێک تیپên آرامی و بەشی تریژی بتیپێ لاتینی طبعا مەبەستامەژی بتیپێ لاتینی سبب ئەو بوش بۆ ئەس خوێندەوانێ مەی باشووری کوردستانی ئەوەژی بکارن بکەون ناڤاڕۆکاوی دەوتێ بگن مە چ کاریە ئەم بگینەوە ئامە چ کاریە ئەم بدن بێجواکە نه ئەس نکارم ئەس کارم بکەم زمانی عەربی بەس مەسەلە هەلبەستی وەختی دەمێتە دووەردگەڕینی زمانێکی ترێ هینەکی ناڤاڕۆکاوێ دشکێ گوتنێ نوێ دشکن دنکاری وی هەست و هەلوەستێک و ئێ نویسکار بە کوردی دنویسێ بکی بە عەربی هەروەها دە ئاهەنگە ئیمزاکردنێدا بدەهان هەلبەستوان و نویسکار و ڕۆشنبیرین کوردستانê beşdar bûn û Simko çend helbest pêşkêş kir û serbar kir ku bêhteriya helbestên xwe netewîne û bi her du zaravên Kurdî hatine nivîsandin. والله بهترین خوی اوینیه نتویه بهتر نتویه حتی او اوینیا ما پیجی نویساندی او جیکتیت من خدمتا نتوامده با و برنگکی رمزی من نویساندی یعنی پیشوای ناما گهاندنی اه برانبری خواه او تقبیلی بکی قامشلو وینا منه عفرین تمدلی منه دیرک باجاری منه مرخاسی کوبانی ما پایتختا من هەولێرە Di dawiya ahengê de çend isteran ji aliyê hunermend Hozan Derwîş Ardeşêr Xellova hatine pêşkêşkirin û pirtûk li ser amadebûna hatine belavkirin. Lili bemol, lili bemol, lili bemol. Lili bemol tnekni es beş khurakash lekim bemol.